نگیان آبرندو ازنیشنو مالیتمه ناموسو کلیتمه بیچارو به خودیمه جنجیان آزادیمه رادیو دنگی گل مشکو دارن هجا ایرو 5 تیر ماه 2024 این ام به برنامه که نو یا اکتوال اجنه بورنه امی دیو برنامه ده برای خوابدن با کوره کردستان باشه کردستان و اروپا که هون زانن افچل مهن آگاهی جره برا پو سی گرتین ایمرالی نای گرتن تفگراجنه کرد یا اروپا به کامپانیا تبلی پنگاوا جره برا پورا آزادی جپرسا کرد را چرسری سیاسی دبن نهاج آماده کاری کامپانیا سیمین دیگن مشا حرمت اراده را کویا جبو شهر دریای جوله امریکا هاتی دست بگیرنجی دروژه ششی ده و 305 چالاگر دمشن ولی به 16 گلان را شهر لباشو کردستان جی در باسی قناغه که نبو دولت ترکنها لگلک دورن باشو کردستان بندین کنترول داتینه ناسنامه کنترول دیگه و گل جی ده بیجه تنه او مای دولت ترک والی دانه لسر باجرین باشو کردستان و انداما تجک اروپا که از باندوان انداما مجلس دم پارتی بیبون اصلا اورجنما وان هوار محمد باشو کردستان ببن میوانه ولی جنین جوان جبه آزادی رو برای پو دست برزه چالاکی اکرین تبگیره جوانان به چالاکین خود تبلی پنگا و برای پو جره برای پو آزادی جی پرسا کرد را چارسری سیاسی دبن جنین جوان این تکوشر تکوشن و جنین جوان انترناسیونالیست دست برزه چالاکی اندکن رزه چالاکی جی بناوه رویتی آزادی و حتی ده تیرمه بدومه چالاگران لقاده کلبر و لبر استاسیون ترین ناوندی استراسبورگ که استاندن به پرتوکن ریبرا پو فکرن درباره تجدید دجی گل آگادار دکن چالاگران به کردی و انگلیسی داخلی دان گوتن چلمهن آگاهی ریبرا پو خودی پارادایگما مدرنیته دموکراتیکه کو آزادی جواکان دکی آرمان شای گرتن جنین جوان و جوا آزادی فیزیکی ریبرا پو تیمی دنوا چالاکی ادبن به چالاکی هم دخوازن به اراده که مزنتر بهشتاری پنگا ببن بله مهنه که بحثا کارو خاباتین تبگره جنین کرتی اروپا جبو آزادی رو بر آپو بکن ناجه اندام تجیک اروپا کزبان دوام بره اول کزبان دم باش تبخیرتی بشنمه دم باش فلاورز گلک سپاس زور سپاس دیکن بله افدمه که به طیبتی به ده جوت ماه 2023 هم بجن کو ساله که پنگا وکی گرین کاتی دست بگیریم پنگا وجره برا پورا آزادی البته قناغ سیامین ده و که تجیک اروپا جو خباتی که گرین دانیه پیشا خو به طیبتی پیشی هم بجن کو کارو خبات هبون پیشا و پیشلا شاندنا نامیان و دهمان ده بده خون خوش بو کمپانی سیامین آماده دکن ده چارچوب پنگا بده امنه که جوه گهدار بکن بطایبتی خباتین و دکی جان آسته ده چل پیشیاوه و حتی نهم بیجن کو بطایبتی جبونا سی پیتی و نامه شاندن حتی نها چقاس نامه گیهان بردستی و بطایبتی باندوره که چاوالش کاندن تجید دیگه خواتی هند مشینن بله گلک سپاس ازی اجی بریار تشتی گودروانا توایی برزداری سلاو دکم راست باید ده جوتمه توقع کو جهان تف بید زانه دوستی ری براپو آزادی انگاوک دارن دست بکرم به شیار آزادی جبو ری براپو و چاره سری سیاسی جبو کردستان مجو وقت تفگراجن این کرد یا اوروپا تیجه که و دهمان دمیده همی سیوانی خوی ولاتا اکتیف تنوا وید انگاوه جیه خواه گرد zaten dema pengavnu dest pekir me jî piştîwê nebzêde bi 14 roja forma navneteweyî ya jinan me li zarxist piştî wênekê jî kar û xebatê me berdewam kirin hûn jî dizanin ku piştî hevdehê sibatê êdî pengav derbasî merheleya xwe ya duyemîn bû yani ber bi civakbûnê ve ber bi netewbûnê ve bû me ji wek tevgera jin em di vê merhelê de karin çi bikin çawa زیادتر و پنگاوه پیشته بن چاوا دکارن بر بسرکفتنی و بچن و انواع سازی ناونتوایی بخن تنگاسیه ده تام دوی دمیده
بنابرا 13 سبات و 22 سبات ده سپیتی داخویانی یک پشتیوه ده که دوا دماده ام بیجن گرکه لزندان ترکیه پیکانیه لدوی گرا خودا ناوی گراوا امرالی پرگالا فاشیزم و اشکنجه و یا تجریتا مطلق قد در باس نبو لهمبری ویجی وکا جنه کردیل کل دیاسپورای لاوروپای دیجین 27 سباته لدوی سپیتیه مچالکیه که گرسهی کرد zaten و پشتی وینا که zaten aslında kampanya name ajiwe demede ام بیجن در کتا هولش برکوه demede ام بیجن حقوقا سسفالیا جبو ریبرتی به سپیتی را هفدیتنک پیکانی بود و هفدیتنه ده سپیتی ام بیجن کسین وید نونرین وینا که گوتبن کوش زندان باکره کردستان و ترکیه نامین پروتستویی دین افجی متکه گنگاشیه ده متکه تنگاسیه ده yani زوریل مدیکه مجب مگو مادم اگر زندانا ام بیجن روژه هریزه ده بینج مکتوب دین امی هر روش و قوتیا پسته به نامه پروتستوی و به نامه هشیار کرنه و بانگی سر ارکاوی کرنه بکن پشتی وینا که zaten 19 نیسان ده بولات آلمانیا لباجار برلین مستارتا هینجی اف کامپانیا بردوامه حیانها نزدیک 17,000 نامه هاتنه ریکرن جبو سپیتیه zaten de 15 نیسان ده به پیشنگی جن چالکیه که مزن گرسی لدوی سپیتی و دیسا کنسای اوروپای بو دیسا وقت تفگر آجن ده 15 گلانه دمه دیسا چالکیه که گرسی و دامان دمه ده مینا ام بیجن ماکته که نامه جبو پیشنمای ما دانی دوی سپیتی و جهنگی و zaten بردوامه ده همان دمه ده جی مگوت یا دوی دما پنگاو در باسی مرحله دویمین بو ادی ری و ریبازه کو هم zaten اگر تی بیراو ده قانون در روژه خوندنا ریبرتی هبون ام ده قانون ریبرتی چاوا بدن ناسکرم به چا ویجن آنجی ریبرتی چاوا تی ناساندن به چار نیسان ده جی به کامپانیایا هزار جن یک تنگ مدست دادست بکرن روژه که واتدار روژه که تشی واته مدادست بکرن روژبونا روژه مده جنه کو حتی نها ریبراتو به فکر و رمان خواه به فلسفه خواه تماسی جیان وا کریه جیان وا دای گوهراندن پشتی ریبراتو بری ریبراتو جیان وا چابو پشتی ریبراتو جیان وا چابو جبو وینا که جی اف کامپانیا هزار دنگ یک 1000 جن یک دنگ بله 1000 جن یک دنگ هینجی دومی نزدیک 400 ویدیویا zaten ویدیویا زیادتر جی کسی ناونتوی ام بیجن کسی بیانی جلاتین امریکا یعنی مرو دکاره ببیجه لحظ سرزمین جهانی از ویدیو تینکشانده دینا پاره کرند ام بیجن مالپرا یا جواکا مدیای ده هنگی وجه zaten خباتو کار ما در دوام دکه یعنی تنه نب عالی که ام بیجن نتنه واردو کامپانیا zaten ام بیجن مش میتینگ ام بیجن چالکین جدا zaten de doma avna keji pera de domen lebele jnal pedaji hin brentır hin بهسته بردوام بکن افچالکیه ما يعني دو پیشی و ده گلو خبات دالی حقوقی ده جیج بلی سپیتیه نامشاندن هیه yani جیج بکو آگاهی کو کتن بردسته مته گوتن کنه هنکی گرانی خوابدن عالی سیاسی حقوقی هر دویان yani naha aslında servena ke zaten gelek nikaş habun ku heyetek hukuk nasa zaten konferansa hukuk nasen بیانی یاش بوره براپو هاتل دار خستن باجار برلینه و اگر اسنا غلط بم لی وقت زنجی یک هم بجیشکن نورا ناسنا کن هم جی همان دمده جنین پارزر جبو کو درباره جبر مثلا تشتاکو سپیتیت که براستی جی لدیجی زاگون خودر دکوی لدیجی بنگاه خودر دکوی یعنی
هر ترکی zaten ام بیجن سال 2022 دمی مها ایلونه ده دیسه داخویانی اکتا گوت از چومه امرالی مهودیتم پیکانیه یعنی سازی که کناو نتوی کلنا و چاوی مرو و حمیا میزا و دارو کرن پشتیوی درکت کو اف هفدیتم پیک نهاتیه بلکی چوبه گراوا امرال لی اف هفدیتم پیک نهاتیه ها ده آلیه تندرستی ده گلو ریبر اپو درنکت آنجی براستی جی وقت گله کرد وقت جنه کرد بطایبتی ده همان دمیده کسین کج فکر و رمان ریبر اپو باورن گمانم به ترس و خوفن ده آلیه تندرستی و جیاناوی ده جبوه که جی هر چقاسی افسازی خوکا سازی الهمبری işkence و şopandına venake dena sandın ne böyle vak biraz duran kalkan jî goti saziya işkence ve şartı ne ya lugor mecine kurjiş saziya işkence pejrandı ne ya le eğer enva saziye mina vanak em de zanın yani sepeti sazi kekele eğer tebirata valhelin rebera pod daxuyani xod dgot ya dugo sepeti kas beqay greday konseyi Avrupa'ya lebele yekamin greday Amerika'ya devlet büyüyen Amerika'ya jboye ki ji aslında ev bedengiya ve am de zanın ava goptez balkone xod ki am de zanın jboku برجواندیه و هزن دا سلطار بپجرینه الهمبری وینا که جی حیا روکا ایرو دا سلطار سر نکتنه هرتم گل بسرکتیه هرتم راستی بسرکتیه مروواهی بسرکتیه ایوه جاره جی راستی مروواهی بپیشنگی اجن و سر بکردی زیده وقت من اما بس بکناهی از خوازم پرسکی دینش بکیم وقت که اروپا هم چه دنرخین از مرق دیکم رونشتن تکیلاری مافی مروان ای 56 یا کنسیا مافی مروان تیوین یک بوی لجنبرا سویسرا پیک هات لوردج بتایبتی رونشتن اگجبو درباره تجدید ده بو بجون کو نرخاندن گرین کرد بتایبتی هون وقت که اروپا و خبات چه دنرخین بکناهی از خوازم نرنوا بگیرم zaten eğer yani havaların tecid zane ku evdemen ki derece de neteven yakbuyla bajarı Cenevre Svisre Çalakiya ambejin piştayini anji runuştun eli beredi ve hatta normalde mesela de Konsey Avrupa'ya nöbet atizaniye koz 13 salaya berdevam diki. Ve de çebu bana lejber kodisa devleta Fransa afsengi derxistin. Disa li bajarê Cenevrel devê netewên yekbûyî ji ber ku em dizanin ku hemî yani netewên yekbûyî jî Konseya Avrupayê jî spîtî jî em bêjin dadgeha mafê mirova jî ne tenê bi serê xwe ne. Ev hemî ji bo pejirandina em bêjin tiştê hêzên desthilatdar e carcarna tişna bilêv dikin carcarna tiştekî bi deng dikin lê ev nake nayê wê wateyê ku wê li pejrîn man jê eb rastî wê bikin eger em kar û xebatê nekin eger em li hemberê wê nake berteka xwe nîşan nedin li gor wê xwe rêxistin nekin wê tenê di gotina de bimîne ji bo wê yekê jî ya berî her tiştî wek tevgera jin zaten em hertim vê dibêjin berî her tiştî rêxistin bûyîn û li gor ku tu rêxistin kirî vê تکاربه گلک واگونا جی بگوهاره تکاربه جهانی جی بگوهاره جبوه که جی بری هر تشتی یعنی دگوتنا ده بلکی واتدار راسته لیبله اگر توینا جبو وینا که کار و خبات و برتک نشان نده افهز دستلاتر که نتوین یک بویج یک شوایا و تجاره واتشتا نخنا پراتیکی ده زور سپاسی که میجبون نرخاندن و تدام خوش بوم وقتان که از باندوان انداماتجی که اروپا هربن زور سپاسی که گلک سپاس والهلین اجید بیجم خبات خوش و گلک سلاو ریز بو حمی گوه دروانا دمش بله ام نهاجی برای خوابیدن باشور کردستان و کی مگوت جنوزده گلانه را هلبت شهر باشور کردستان در باسی قناغه کردن بو دولت آترک بطایبتی دوی دمه دا گلک هیس در باسی باشور کردستان کرد بنده کنترول داتینه و دهمان دمه دا ناسنامه کنترول دکی وکی کو بشکج باکور کردستان و ها تب دیگره جنه باشور کردستان دبیجن لازمه گل هلوستا خواه
هبل دیجی داگیرکری درباره هاتنا ارتشاترک علامتی جن باشو کردستان سلیمان یاخوی گوتن لازم ام بیدنگ نبن قبول نکن حکامه حکا کو بخوین شهیدان هاتی آواکرین شدست بچه جابت ناو هرب خاچ هرب بقبولي نكايتر برنغاري بيتوا ريغري اكري ياداشنامه در اكري ريبيوان اكري ابي ام راي قشتي لسر اما راجيرين وابي كونسل خانه كان ابي سردان كونسل خانه كان بكري بو امانه راي جيرين اما ازانين املش كشان بلاجنيه املش كشان هالبتابو براميكي سياسي غلاوي خويانا ك ريغري لا چندين سنور بكري وبين خاچي هرمو شكا اما اوقات تقريبا 10 كيلومتر هادونا خاچي هرمو اما نيجرام بون جايستا بلاش كروين اما مدرسه زور غوري لسر خاچي هرمو لسر نتوي كرد هاتوتا امان جوا ناكري اما خويني وشهيدانا بفي روبدي ويعني چندين قرباني دراوا ناكريتو امرو ام قربانيانا لهيچ وروشتبن بو بيست كدصلاتي كردي ابي زياتر بخويا بچتوا بو پيوندي ابوريانه بچتوا كدصلات تی کردی درستی کردو لەگەڵ دەوڵەتی تورکیا و بەکاری بێنێ کە بۆ ڕاگررتنی ئەو لەشکر کێشیە و هەروەها عێراق پێویستە زیاتر بێتە سەرخەت چونکە عێراق لەوە چێوە سێری کوردستان بکە کە بەشێک نەبێت لە عێراق توانێت هەڵوێستی خۆی دەرخا لە بچووکترین شتەوە لە بایکۆتەوە لە گەل ئەتوانێت بلن برای خوابدن باشو کردستان هولام روزنامه‌وان هوار محمد مریا هواردن باش تو بخیراتی و شنامه دم باشه و سپاس بۆ دەرفەتە سپاس خۆش بەڵێم بێژێک و دەمێک درێژ هەلبەت ئێریشێن داگیرکرێت ڕۆژەوەمە دێ بە لێوان دەمێنداویدا بەتایبەتی بە هێزاک و دەولەتا جارێکردن شانس باشووە کوردستانی بەتایبەتی ملێ ئامەدی ئادهۆکێ و کو دوژی هاتە گوتن کو لە گوندێ سەنگەرە gelek em bêjin ku hem êrîş hebûn hem şewat hebûn li belê dixwazim hinekî ji te bipirsim rewş li herêmê çawa ye بەڵێ سپاس بۆ ئەو دەرفەتە سڵاوم هەیە بۆ بیسەرانتان ئەگەر باسێک لە هێرشەکانی دەوڵەتی تورکین ڕاستی ئێمە دەبینین لە 86ەوە ئۆپەراسیۆنەکانی بۆ باشووری کوردستان ساڵانە و بە بەردەوامی هەبووە و زۆربەی ئۆپەراسیۆنەکان یاخود هێرشەکانی بەڕێکەوتنی بۆ لەگەڵ پەدەکەەوە لەگەڵ حکوومەتی عراقدا بوو چۆنەڵێ وەک خۆیان ئەڵەن بۆ ڕاوەدونانی نارەکانی یەکتر کەمە بەستیان لەی پارتی کرێکارانی کوردستانە بەڵام ئەوەی کە ئەبینیت بە بەردەوامی لەم ماوەیەدا گەریلاکانی ئازادی کوردستان بە هەر جۆرێک بەرگریان کردووە ڕەتی هێرشەکانیان کردوەوە تاوکو ئێستەی لەگەڵدا بێتە بین کە خاکی باشووری کوردستانیان پاراستووە بەڵام ئەگەر تەماشا بکەین لەم هێرشانەی دوایی نزیک بە 3 ساڵ و نیوە لە 2021ەوە دەوڵەتی تورک بە هەر جۆر بە بەکارهێنانی چەکی قەدەغە و چەکی مرۆڤکوژ چەکی کیمیایی چەکی ژینگەوێرانکار لە ڕێگەی زەمینی و ئاسمانی دەبینی هەر جۆر هێرش بۆ سەر باشووری کوردستان ئەنجامەدا بەڵام لەگەڵەوەشدا ئێمە دەبینین کە بەردەوام گەریلاکانی ئازادی بە یان گورزی کەمەشکێنیان لە سوپای دەوڵەتی داگیرکەری تورکدا و هەمیشە شکستیان پێێناوە بۆیە ئەبینین کە ئەم هێرشەی ئێستا ئەنجامی ئەدا ماوەی نزیک بە 2 هەفتەیە لەسەر باشووری کوردستان ئەمە تەنها ئۆپەراسیۆنێک نییە بەڕاستی کە گورزێکی بەرکەوتی بێت و دوای شکستێک گەڕابێتەوە بەڵکو ئەمە ئەتوان بڵێن کە لە چوارچەوەی پلانگەڕێکی گەورەتردا و ئامانج لێی بەڕاستی داگیرکردنی باشووری کوردستانە ئەگەر تەماشا بکەین ئەردۆغان لە دوای هەڵبژاردنەکانی باکووری کوردستانەوە و لە دوای ئەو گورزانێکە لەلایەن گەریلاکانی ئازادی بەریکە و لە دوای 15 شوبات لە دوای نەورۆزی کوردان درکی بۆ کردو کە بەڕاستی و هەم لەسەر ئەرزی واقعیش بەڕاستی ئەردۆغان شکستیەنەوە ئاکە پۆمەهاپە شکستیەنەوە بۆیە ئەمە وەکو دوا هەنگاوی گرتوویەتە بەر کە کوردە لەیان تێکی بەیان چاکی بکە بەڵام ئێمە ئەزانین کە دەوڵەتی تورک هەمیشە ئامانجی تێکدانی کوردستان بووە بۆیە لە ئێستادا ئەم هەنگاوی گرتوتە بەر لە بەرامبەر بەرنەمانی خۆیان بە هەر شێوازەوەی کاولکاری لە باشووری کوردستان و هەڵبەت لە باکوور و ڕۆژاوای کوردستانیش دەنێتەوە بۆیە بەڵێ زخواز من گوتنە خۆ بەقەدنیش بە کوپرسەکێ منە هەبێ بەڵێ
ببوورە تێنەگەیشتم. بله پرسکریکا اینترنت هەیە دەخوازم گوتنە خۆجارێکدن دووبارە بکەین نات فێم کرد. بەڵێ یعنی لەم هێشانەی دەوڵەتی تورکیا ئەمە ئەبینین کە بەڕاستی وا دەرەکەوێت کە ئامانجی ئەم هێرشانە بە تەواوی داگیرکردنی باشووری کوردستان ئەو هێزە زۆرە ئەو لەشکرکێشە هەر بەرفراوانێک کە بۆ سەر باشووری کوردستان ئەنجامی داوە بەڕاستی ئەمە بە پلانگەڕێکی هەرە مەزن لە نێوان پەدەکەوە دەوڵەتی تورکەوە ئەتوانین بڵێن کە بێدەنگی حکوومەتی عراق و هێزە نەودەوڵەتیەکان بۆ خۆی جۆرێکە لە ڕازیبوون و لە بەشداری بوونیان لەم پلانە و لەم هێرشانێکە بۆ سەر باشووری کوردستان ئەنجامی داوە بۆ یەکە بەردەوام لەماوەی ئەم دوو هەفتەیە ئێمە بینین هێزێکی زۆری زرێپۆش و تانک و تۆپ و لە ڕگەی چەتەکانی دەوڵەتی تورک سەربازەکانی بەکرێگیراوەکانی زیاد لە 300 چەتەی داعشی هێناوەتە ناو باشووری کوردستانەوە تەنانەت شەوی ڕابردووش هێزێکی دیکەی هێنا زرێپۆشی هێناوەتە ناو باشووری کوردستانەوە یعنی ئەمە ڕوونەکە ئامانجی لەم هێرشانەی داگیرکردنی باشووری کوردستانە تۆ ئەبینی گوندەکانی وێرانەکە ئێستا نزیکی سەر زیاتر لە 500 گوندی سەر بە پارێزگای دۆک مەترسی چۆڵکردنیان بەسەرە و لەلایەن سوپای تورکەوە ئەبینی هێرش لە هاوڵاتیان لە باشووری کوردستانەکە هەرەشە لە گوند نشینانەکە داوایان لێکا کە گوندەکە چۆڵ بکەن مەترسێکی زۆری بڵاو کردوێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەو چەتانی داعشکە لەگەڵ خوای هێنایەتی بەڕاستی ئەمە مەترسێکی هەرە گەورەی بۆ سەر باشووری کوردستانە یعنی ئێمە لە ساڵی 2014 بینیمان کە کاتێ هێرشیان بردە سەر شەنگال چ کۆمەڵکوژی جینۆسایدێکی گەورە کە بەڕاستی بە سەدان ساڵی تر لە مێژووی گەلی کووردا ینی وەکو پەڵەیەکی ڕەش بەنێو چاوی دەوڵەتی تورک و داعشەوە ئەمێنێتەوە بەڕاستی کاریگەریە و کارە سەربارەکانی لەسەر ژنی کورد لەسەر گەلی کورد ئەمێنێتەوە ینی هێنانی چێتەکانی داعش بەتایبەت لەگەڵ ئێمە دەزانین بەڕاستی پەدەکە هەمیشە لە هێڵخانەدا بۆ بەڵام هێنانی چێتەکانی داعش مەترسێکی هەرە گەورەیە بۆ سەر باشووری کوردستان بۆ سەر ژنانی باشووری کوردستان بۆ سەر دایکان و کچانی تازە پێگەیشت و مناڵانی باشووری کوردستان چکە ئێمە ئەبینین هەمیشە لە هێرش و داگیرکاریەکانە گەورەترین مەترسی یەکەمیشت ڕوبەڕووی ژنان و دایکانە ئەبێتەوە یعنی ئێمە نمونەی ئەنفالمانەیە نمونەی کۆمەڵکوژی دەرسیمانەیە نمونەی جینۆسایدی شەنگالمانەیە بۆی لە ئێستادا ینی ئێمە بەڕاستی مێژوویەکوانەیە کە ئەم داگیرکاریانەمان ئەزمون کردووە کاریگەری ئەم داگیرکاریانەمان ئەزمون کردووە کاریگەریان بەسەر ژن و مێژووی کردووە مەترسێکی هەرە گەورە و ترسناکە ڕووی لە باشووری کوردستان ئەس خوازم پرسێکیدن بکەم بە تایبەتی هون هەنێ خەباتێن ڕۆژنامەوانیش بکو دکن دناوا گەلدەنە بە تایبەتی یعنی ئەم بێژن کو هەم لە باشووری کوردستانê نێرینا گەلچیە هەم لە بتایبەتی هەم لە بەهدینان هەم لە ملێ سووران هەنێ بگشتی و دامان دەمێدە گەلچە دەبێژێت بەرامبەری وێ داگیرکەریە هەفکاریە و دامان دەمێدە بێدەنگی حکوومەتە عراقیژی دناودە چ دەبێژن یانێ لە هەفکردنێکی چاوە هەیە لە گوری نێریناتە بەڵێ بەڕاستی ئێمە بە چاوکردن لە ئەزمونەکانی ڕابردوومان یعنی باشووری کوردستان هەمیشە هێرشی داگیرکاری لەسەر بۆ حکوومەتەیەک لە دوایەکەکان بۆیە هەمیشە گەل ڕۆڵێکی هەرە بەرچاوی هەبووە لە ئازادی باشووری کوردستانەوە هەڵوێستی هەبووە لە بەرامبەر بە داگیرکەرانە لە ئێستاشدا هەڵوێستێک هەیە و دەنگی ناڕازیبوونێک هەیە نیگەرانی هەوڵاتیان هەیە ترس لە ناو هەوڵاتانیان هەیە بەڵام ئەبینی لەلایەن پەدەکە بەتایبەت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕێگری ئەکرێت لەوەی کە چالاکی مەیدانی ئەنجام بدرێت لەوەی کە هەڵوێستی جدیتر بگیرێتە بەر هەسۆنە لە شەنگال لە سلێمانی هەڵوێستی خەڵکەیە بەڵام لە ئاست مەترسی ئەم هێرشە داگیرکاریانە لە ئاست گەورەی قەبارەی ئەم هێرشەدا پێویستە کە هەڵوێستەکان جدیتر بن بەڵام بەداخەوە تاوکو ئێستا ئەتوانین بڵێن لەگەڵ نیگەرانی زۆری هەوڵاتیان ئەمە دەرنەکەوتوتە پێش سیاسەتی لایەنە سیاسیەکانە کە بەڕاستی جۆرێک لە ترس و تۆقاندن و بێدەنگیان لە ناو خەڵکە بڵاو کردوتەوە ئەمانیان بۆ خەڵک ئاسایی کردوتەوە یعنی لە هەمان کادا ینی تۆ ئەبینی لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان تۆ ئەبینی خۆبەڕێوەبەری یاخود دەم پارتی کە داوا لە هاوڵاتیانەکایان جاریوایە داواش ناکە هاوڵاتیان بۆ خۆیان تێگەیشتون لەم سیستەم ئەزانێت کە دەسەڵاتەکەی خۆی خۆبەڕێوەبەریەکەی خۆی سیستەمەکەی خۆی لە پشتێتی وە جۆرێک لە تێکەڵاوی دروست بووە گەل بۆ خۆی ئەڕژێتە سەر شەقامەکان لە دژی داگیرکاری ئەوەستێتەوە بەڵام لە باشووری کوردستانەدا بڕانێک لە نێوان
گەل وە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە بە شێوازێک کە لایەنە سیاسیەکانەوەی کە ئەیبینن تەنیا بەرژەوەندی خۆیانە نەک بەرژەوەندی گەل و خاک بۆیش پێویستی بە ئاراستەکردنێکەیە یعنی لە ئێمە ئازاین لەگەڵەوەی کە پەدەکە بۆ خۆی لە هێڵی خیانەتەوە دەست پێشخەری داگیرکاریەکانی دەوڵەتی تورکە بەڵام بەڕاستی هەڵوێستی لایەنەکانی دیکەش گرنگە لە باشووری کوردستانە ئەوانش ئەکرێت دەست پێشخەری بکەن یعنی ئێمە لە ماوەکانی ڕابردووە بەتایبەتانی ئەگەر تەماشا بکەین بەڕێز ئەم هێرشە داگیرکاریانەی کە دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان گەیشتووە بە ئەم ئاستە بەرفراوانە لایەنە سیاسیەکانی باشوور لە ئاستی ئەمەدا بێدەنگ بوون بەڵام ئێمە ئەبینین پارتی کرێکارانی کوردستان کەجەکە یعنی چەندین جار لە ماوەکانی ڕابردووە ئاگاداری بە لایەنە سیاسیەکان بە هاوڵاتیانی باشووری کوردستان بە دایکان بە گەنجان داوە ینی ئەمە هێرشێک نییە بڵێ زۆر لەپڕ بووە ئەتوانین بڵێن وەکو هێرشی سەرشەنگال لە یەک لەحزەیە پەدەکە و حکوومەتی عراقی بەجێ هێشتن و گەل کەوتنە ناو ئەو جینۆسایدەوە ئەم هێرشەی باشووری کوردستان ئاگاداریەک هەبووە و پلانداڕێژێکی دەوڵەتانی داگیرکەر هەبووە بەڵام هۆکاری هەرەسەرێکی لاوازی و خیانەتی حیزبەکانە لە باشووری کوردستان و یەک نەبوونیانە بەێ زۆر سپاس دەکەم هاوارش بوو هەم ئاگای هەمژی نرخاندنێتە هەرە بن قوات بەشترە سەرکردنێت خواست بەلەم بەرەی خۆبدن باکووری کوردستانی مەشە حورمەتە ji bo îradê di rûja şeşan de ye fermandar nûda karker hate bibîranên parlamenter hevşereder nûnerên rêxistinên siyasî û civakî di navê de 305 kes di meşa hurmeta ji îradê de cihdigirin çalakî di rûja şeşê de ye çalager şevaxwe li navendên bêhêdanê ya do li payîza wewanê derbazkirin bi daxuyînê çapemenî jî dest bi meşekirin di daxuyînê de hate gotin em bi sedan kes li birin lê dilê bi milyona mirov bi مریا ام داخوازه میلیون آمده بیشن گله رخصت بوی تکنار چه به پرگار قایم تک بچه تکوشنا آزادی گله کج و سر بکه چلاگر توا تەوی هەواگەرمژی 5 کیلومتر مەشیان لە پێشیان ناوچێ ئەلبەکاوانێ ڕاوەستیان و لەبەر ji bo endama konsêya leşkerî HPG û Hêja Serê Nazan Bayram bi nasnav nûda karker jî bîranînek bi pêşengiya têjayê çêbû. Parlamentera Dêrsimê Ayten Kurdu li vir axaftinekir û got tekuşnameya jinê tekuşnekê dem dirêjir li vê xakê bi pêşengiya jinan tekuşnekê hate meşandin li hemû qadên demokratîk belav bû. Piştî bîranînê jî çalager ketin rê xwe gihandin navendên bêhdanê yên ovayê. Piştî bêhdan û xwarinê dê ber bi navçe Elbakê ve bimeşin. بله ما گوت کو گل بر به جولمر گود مشه در روزا سیان ده پیامین گرینگ درکتنه پیش دما گل بر به جولمر گدز به مشه دیگه پارلمانتر دم پارتی صالح آیدنیز آخفتنه کی گرینگ کر صالح آیدنیز دبیجه مشامل لدیجی پلیتیکا قصبی لدیجی تجیته جبو آزادی و دموکراسی مهنکی نرخاندن صالح آیدنیز یه در روزا سیان ده bu ara parmak kir. Em dibêjin mesele naskirina îrada gelê Kurd e. Sekin îrada gelê Kurd naskirin û şaradariya hevşaradariyê gelê Kurd ew ê hatiye hilbijêr wê naskirin e. Wexta tiştek wilo bû ji meclisê tê hilbijêr. Lê belê wexta mesele dibe gelê Kurd qayyum tê avêtin em ji vir dibêjin qayyum darbe ye û îro vê 5 roje û taybet 2 roje gelê Kurd û dostê gelê Kurd ji bona vê darbeyê dimeşe. Eğer vê darbê wilo berdewam bibe ew ê Tirkiye mîna girtîgehekî vekirî be. Va polîtîkaya qayyumê jî, polîtîkaya nenaskirina ol û baweriya jî, polîtîkaya bîna gel nenaskirin jî ji sûda xwe ji polîtîkaya tecrîtê dirê em baş dizanin. Ji bona wê pês vir beşame hêlekî jî ji bona şikinandina tecrîtê û ji bona azadiya Birêz Öcalan e birawere zanîn. Çünkü em dibêjin eğer îro qiriz û qaos ew qarmezin dibe sebeb ew yekevîn me çareserkirina piskirêka Kurd e. Eğer tê xwestin piskirêka Kurd rê û rêbazê demokrasî de were çareserkirin serî da
hukuka ve devleti lazım ki verek karanin evji şıkınandına tecriteye u jibona demokrasiya Türkiye jibona vekeviya Türkiye tevahi azadiya Brez Öcalan fekanine jibona ve meş jibona hemu evkate meşandın diro em hattani davi pey irada gelle kurdun pey demokrasiya sandoka gelle Türkiye tavahinin em diro hattani çar rojedin meşameheye hattani jole merge emi bi dosti khun hogre kho emi bimeşin em hattani ve politikaya kayyume politikaya tecride politikaya nenaskirine vere davi kirin emi bimeşin بلنبر خوابدن مشا جبو شردری جوله مرگی انداما مجلس دم پارتی بیبون اصلا بمره حوال بیبون دم باش تو بخیرات وشانما دم باش ورا سپاس دیکم بله پیامن گرینگ لمشه درکتن بیش هم سلای دنیز آخوی پیامن گرینگ دان همجی دبیرانی نده هونچون سرگورا بیشن یک جته کوشران نودا کار کرد هم نخواستن نه که بحثات چالاکی خوبی که مثایبتی آرمانج چالاکی خوبی کن یعنی جوی مشاگو دای دست بگیرن هونچو دخوازن بکن بتایبتی هون خوازم پیامه کی چا بدن اون چه ماده ماشین به کورتاسیه زبی بشه سرداس و سلاف دکیم بله آنها ام مشا کل وانی دست بکری روز سیمینه ام گهشتن نابرا وانی و جلو مرگی تسیک یا سرناوی اوایی ام لور راسکه هیکه انها مال ام سکینینه جبوس عد نزدیک 3 سنه بکم سری او بمشین اومش هاتنا هر چهار علی ترکیه و باکور کردستانی هر هاتنا هر حواله کی هاتنا هر جوانه کی هاتنا هر دایی کی اوه نکو جبو تنه شاره دارستاندنه اوه ام بیجن ماف کی الحق و ام مافتارن ام بیجن نبتنم گور هندم دکوشین تد کوشینن mücadele dikin ام گور ناسنامه خو ام بیجن بینا مبتا اساس گرتن برزه بدنی گور هندی حیاکو مناس نکن حیاکو اراده ما برتک دانی بر اراده ما ام جد بیجن لکو دربه ایرو بهدینان هرما بهدینان به ایرو روزی دی جهه کی دیبه لی شکلی کی تکوشینه دیبه اما امی بجن اف تکوشین لهمبری ناسکرنا ناسنامه گلی کرد لهمبری ام بجن بر هزا گلی کرد ام وان قبول نکن و ام بجن سن حقوق اینوان پولیتیک اینا کو به حقوق اینوان پولیتیک نگلمه در تخینن ام جید بجن ام خودی هست ام خودی وینکن و بلا ناس بکن به شکلی مشامه دوامه از خوازم ببیجم بله بطایبتی چالاکین که پشتی بجو کو داگیر کرنا شردری جوله مرگی و دای دست بگیرن هم لجوله مرگی و خبات مشاندن ده همان دمیده حتی هم بجن لستانبول چالاکی نوبت دوام دکن برز بیبون دنگیم ته و گلو الو رزار بیبون حتی که حواله من کاری پیوندی پیرا بکن نها نویس نرخاندنه که ریبراپو لگل مهم خوازن بواره پارو بکن ریبراپو دبیجه ریبراپو به تایبتی د پرتوکا سوسیولوژی آزادیه ده نرخاندن لسر جواکا مروواهی دکی و وید بالا دکشنه سر کریزان ریبراپو به تایبتی د سوسیولوژی آزادیه ده و نرخاندنه دکه جواک نکارن دمک دریش خواه لبر کریزان بگرن یا وجه بکفن یا جوی لبر خواه بدن و سیستم اکنو بافرینن او دمکه به وی رنگیدنه ام دمکی وهادنه لیبرالیزم جوان خستنا و زاین پرستی و جنوکه کارکرا به حق دست دماله ده دیل گرد پر زیده گاوی کرد اولیم بجن بیبون اصلا بمر جارک دنامده حوال بیبون دنگم ته تگرو
بله نه دنگته بله به تایبەتی پرسامنە دویەمین جی ئەو بۆ پشتی شەرە درێ جوولەمێرگێ هاتە داگیرکردن حتانها چالاکینوە دەوام دیکن هەم لە جوولەمێرگێ هەم لە ئامێدێ هەم لە ئستانبولێ و هەمە بێژە هەموو جهێ شەرە دەریان تایبەتی چالاکیە کووە دەست پێکردی و حتا ڕوژە ئیرۆ پێکتێ دمەشێ بێسەکن باندورێکی چاوە لە ڕای گشتیە ترکیە کرد ینی چ بخوارە ئانی چی ئەنجام بەدەست خست وەکە مەجلیسە دەمپاتیە ئەنجام لە هەر ڕاوەستگەهێکی لە هەر سەکناندنە جهێکی هاتنە هەر دەرێکی ئەم وێت بینن ئەف دیمان دەکێتە هۆلێ لەگەل ئیرادا خۆیە و گەل جی هێزێ دەمە هێزێ دنە پارێزوانên vê meşê yek vê îradê danîmeşandin hêzê didin peyam ev ya em vê dibêjin heya ku nivîna me esas negirin rêzê nebidinê em paş gavê nabavêjin bişav biroj گر ام بیشتر برداری شهرداری من نوبت آبیگرن گولانی خونه هنتنی بازاری خونه هنتنی حتی کو هم بری پرگالا هفسارکاتیا ما نیزکاتیا نوا او ام بهز آخوان بیشن او پاش گاوینا بابش ام جناس کنن ام به پیام بدنن بلا اراده من ناس بکن بلا اراده گلی کرد ناس بکن هل بجارتن تینا زمان هل بجارتن هرکس گور خوا گور بازاری خوا گور اراده خوا دهل بجیرن لی اوج بیشن اگر تو کرد به از نه تناستیم نه یکو تهل بجارتی از تناستیم ام جی لگور و راوشی بری داجی چوا تشت اینا بنا سری مجی تجاری مگ ام پاش نسکنینه ام مش ام تکوشینه روز بروز حد مزن دبه خورتور جی دبه از وقت خوازم ببیجم. بله زور سپاس دکم قوت به سرکفتن جواد خوازم. بورین دنگم کت ببورین. بله دیار اون گلک واستیانه جوجه نخوازم و واستینم زور سپاس دکم جبون الخاندرین و هربن قوت به سرکفتن. دم باش باره سرکفتن. اوغربه. بلم جارکدن برای خوابیدن نرخاندن ریبر اپوری بر عبدالوجران د پورتوکا سوسیولوژی آزادی د نرخاندن سر جواکا مروباهی دیگه او بالا دکشن سر کریزا ریبر اپو وید بیجا جواک نکارن دمکی دریش خواه لبر کریزان بگیرن یان ویجه بکوین یان جوی لبر خوابیدن و سیستمکی نو بافرینن ام دمکی بویرنگی دنه لیبرالیزم جواک خستانوا زاین پرستی و جن وکه کارکر حق دست دمال ده دیل گرد پر زدگاوی کر جن وکه اوبژه جنسی کر و کرامتا و او پیشکشی پیاسه کر لجمر بتنه کته متا کرن لیا جنه بخوا هم تواهی بدن و هم جی روحی وته متا کرن یا راستی بویاوی شیوه کولتیه هری بتهلوکه هاتاوا کرن پیرکا ظلم هر چقاسی صفته که باش نبجی به استثمار بسینوره لمروف بتواهی کسیت خدا ببمتا افتیواتی کو مروف ج کولتیا دما فرعون خرابتر دبا کوله خفکا مدرنیتی کول پیشه جنه دانیه ج اوه ج رکلام بگیرن حتی بکسکس و پورنوه جن آموری هری بنگین یه استثماریه جبو سیستمی دواره پرکرنا میتینکاری و دستلادری ده جن برولک استراتژیک را دبا دنوا مالباتی ده نونری دولت ظلامه ایدئولوژی جنسیت پرست جبر دست بیدیگه سیستم به استثمار کردن جنه میتینگری خواه سازکار دیگه پیخر تنگین گشتین سیستم همو کریزن فینانسی توا دزیک هفته دی پیواجو هر و آلوز یا دیروکا مدهیا هر جور شر گرتیگه تمارخانه نخوشخانه اشکنجه خانه گتو قرکرنین اتنیک و قرکرنا جباکانه یا دویمیجی آمورین هگمونی ایدئولوژیکه ناوند دیجی ملیت پرستی دین پرستی زاین پرستی و جنسیت پرستیه وکه آمور دبستان قشله عبادتگه ارگان مدیای زانینگه و هری داویجی تبنا اینترنتینه تبی که دبنگی سیستم شهرستانی ده همان پیخرتانگی هیا دو جواک مروف تجاری و که ایرو او قاسی گران نکتیه روشه که خراب و شاهدی جره نکریه جواک دمدریش نکارن خوالبر خوالوان ریوبرین کریزی را گرن یان وی جهف بکوین یا جوی جهف بلا ببن یا جی وی لبر خواه بدن و سیستم نو پیش ده ببن نها ام دیدمه که وحاره در باز بین بله کدرین هجم ایروژه هاتن داویا اکتوال آجن حتی برنامه کدن بخاطر ودم باش
بجن